کات بەڕێزان ئەو سلعەیە ئەو کاڵایەیە کە ئێمە هەمومان بە ڕێژەیەکی چوون یەکسان وەری ئەگرین و بەکاری دێنین. یعنی ئێمە لەوانەیە بڵین ئێمە چاکەمان پێ ناکرێت بۆ ئێمە فەقیرین دەوڵەمەندەکان پارەیان هەیە بە پارە چاکە ئەکرێت ئێمە نیمانە. لەوانەیە ئێمە بڵین بۆ نمونە ئێمە گەنجین ئەمە پێویستی بە خیبرە و سەلیقە و ئەزمونە وەکو پیرەکان ئێمە ئیسفادەمان لە بۆ نمونە لەو تەجاریبانە بۆ ناکرێت. لەوانەیە دنیای پاساو بێنینەوە بەڵام کات مۆڵەتی پاساو هێنانەوە ناهێنێتەوە بۆ هەمومان وەک یەک هەمانە. کێ زۆر دەوڵەمەندە لەم شارەیە؟ بەقەر هەرە هەژارترینی دانیشتوانی ئەم شارە کاتی هەیە لە ڕۆژێکە 24 ساعت بە 24 ساعت. خۆر کە هەڵدێ بۆ من و ئەو لە یەک کاتە هەڵدێ کە ئاواژە بێ بۆ من و ئەو لە یەک کاتە ئاوا ئەبێ. جیاوازی نێوان من و ئەو شێوازی بەکارهێنانی کاتەکانمانە لە دەسمایەکانمان لەوەی کە ئێمە هەر یەکەمان ئەو کاتانی کە خوا پێمان ئەدا بۆچی بەکاری دێنین و چۆن ئیستیثماری ئەەکەین. کەواتە کاتێکێکە لەو کاڵایانەی ئێمە هەمومان وەکو یەک هەمانە. کەس گلەی نەکا بڵێ ئاخر ئاها دەوڵەمەندەکان ڕۆژی ئەوان 24 ساعاتە هی ئێمە 12 ساعاتە نا وەک یەک هەمانە هەمومان. پیر و گەنج ئەوانەی کە پیرن ناتوانن پاساویان نییە لە خوا بڵێن عیبادەتمان پێ ناکرێت بۆ 24 ساعت خوا کاتی پێداون. ئەم کاتە ئەتوانن تەوزیفیکەن. ئەگەر ئەو کاری زۆر گرنگی پێ ناکرێت زۆر ناتوانێ ماندووبێ خۆکاری ئاسانی پێ ئەکرێت. کەواتە یەکێک لە تایبەتمەندیەکانی کات ئەوەی ئێمە هەمومان چوون یەک هەمانە.